لەگەڵ ئەوەی دەستگای میدیای بیندرا و بیستراو لە هەرێمی کوردستان ژمارەیان زۆرە و بەردەوامیش لە زیادبووندان، بەڵام بەهۆی ناشەفافی حکوومەت و دەستڕانەگەیشتنی میدیاکاران بە زانیاری دروست نەیانتوانیوە فاکتەری بڵاوکردنەوەی هۆشیاری و گەیاندنی زانیاری پشتڕاستکراوە بێت بە هاوڵاتیان. زۆر جاریش بەهۆی هەیمەنەی شەخص و حزب و کوتلەکانی ناو حزب بەسەر دەستگا میدیایەکان و بوونی میدیای تایبەت بە خۆیان بازاڕێکی شێواو بۆ بڵاوکردنەوەی زانیاری نادروست دەخوڵقێنرێت و میدیا و ڕووپەرەکانی سۆشیال میدیا دەکرێنە گۆڕەپانێک بۆ دەستشکاندنەوەی حزبی و شەخصی. ئەما وێنەیەکە لە ڕەوشی میدیا لە هەرێمی کوردستان. دوو جۆرە میدیامان هەیە بەڕاستی میدیایەکە ناسنامەی دیارە، میدیایەکە ناسنامەی دیار نییە، ئەوە دەکەوتە خانەی نیو میدیا، میدیای نوێیان سۆشیال میدیا. بەداخەوە ئێستا ئەو دەستگا میدیایە نوێیانەی کە هەیە تەقلیدیەکان ئەوەی کە ناسراون ئەوان ژیان کەسایەتی سیاسیەکان لە کاتی قەیرانەکان لە کاتی تومبوونی ململانی سیاسیەکان پەنان لە بۆ ئەو میدیان بێناسنامە دەبن لە یەکتر شکاندن و بەرپرسدانەوەی یەکتری ئەوەی خراپیگەی لێ ئەوەی کە گرنگە لێرە مەسلەی یاسایە کە یاسایەکە بیت ڕاستە 100% ناتوانانی کۆنتڕۆلی بکە، بەڵام یاسایەکە دەتوانی بەشێکی زۆر لەو کێشانەی کە دروست بووە بەهۆی ئەو میدیایە و پەشێوی لەسەر تاک و کۆمەڵگە دروستکە، یعنی هەتا حەدەتی سنووری لۆ دابنێ. سندیکای ڕۆژنامەنووسان زۆربوونی میدیا و بەتایبەت سۆشیال میدیا بە هۆکارێک دەزانێت بۆ ئەو شێواوەی کە لە ڕەوشی کاری میدیایی لە هەرێمی کوردستان بوونی هەیە بە پێویستیشی دەزانێت ناوەندە ئەکادیمیەکانی وەکو زانکۆ و پەیماگەکان ڕۆڵیان هەبێت لە ڕێخستنەوەی دۆخی میدیا لە هەرێمی کوردستان. ڕۆژنامەنووسێک دێ لە سندیکا پێجەکەی دەبلو کۆمەکەی دوێ لە دۆمینەکە دوا وەگرتووە تۆماری دەکا کەچی پلاتفۆرمێک دەکاتەوە لە فێسبوک تایتلێک بڵاو دەکاتەوە دەست دەکا بە بڵاوکردنەوەی کۆمەڵێک شت کە هیچ ئەساسیان نییە بناغیان نییە و هەندێکجان جگە لەو نەڕاستگۆیی بەڵکو تەشهیرکردنی تێدایە و زۆر دەخالەت لە حیات شەخسی تێدایە. ئەم یاسانەی کە هەن بۆ پاراستنی ڕۆژنامەنووسی شەیە، بەڵام مەوزوعی سۆشیال میدیا پێویستە بە پێی ئەو ستاندەرانی لە دنیادا چۆن معالجەکراوە معالجە بکرێ. بێگومان ئەم پەوزایە دەبێت کەم بێتەوە. یەکیشان پەیوەندی بە لێک تێنەگەیشتنەوە هەیە، لێک حاڵی نەبوونەوە هەیە. دوو هەندێک پەیوەندی بۆ خەڵکانەوەیە کە مستەفیدن لە فەوزە، خەڵکەشەن نانی بەرەلایی دەخۆن، لەسەر ئەمە دەژین. هاوتەریب لەگەڵ قەیرانە جۆراوجۆرەکانی دارایی و خزمەتگوزاری لە هەرێمی کوردستان قەیرانێکی دیکەش بەرۆکی هاوڵاتیانی گرتووە و کاریگەری دەرونی خراپی دروست کردووە. ئەویش بوونی سەدا میدیا و پەیج و ماڵپەڕی سپۆنسەرکراو بەداهاتی گشتیە کە کاریان بڵاوکردنەوەی زانیاری نادروست و پشێوی میدیایە. بە جۆرێک وای لێ هاتووە هاوڵاتیان بە زەحمەت زانیاری ڕاست و ناڕاستیان بۆ لە یەکجا دەکرێتەوە. گەیلان سابیر، کەناڵی پەیام، هەولێر.